هاوڵاتی کاتێک کە هەواڵێک ئەبیستێ زۆر دڵنیابێ لە سەرچاوەکەی، چونکە بە تایبەتی لە کاتی بڵاوبوونەوەی پەتا ناڵێم لە وڵاتی ئێمە لە تەواوی جیهاندا ئەوەی کە پێی ئەوترێ پڕوپاگەندە و هەواڵی بێ بنەما و دوور لە ڕاستی یەکجار زۆر ئەبن. ئەوە لە هەموو جێگایەکی دنیا هەیە بەداخەوەڵم لە وڵاتی ئێمە لەوانەیە تا ڕادێک لە هەندێک شوێن زیاتریش بێت. سەرچاوەی ڕاستی هەواڵەکان دڵنیابن کە لایەنی پەیوەندیداری تەندروستی و دامەزراوە تەندروستیەکانە، چونکە دڵنیابن لەوەی کە هیچ شتێکیان لێ ناشارێتەوە لە بەرەوەی شاردنەوەی دەنگ و باس و شاردنەوەی هەواڵەکان بەر لەوەی کە زەرەر بە هاوڵاتی بگەێنێ زەرەر بە خودی دامەزراوی تەندروستی ئەگەێنێ و ئاشکراکردنیشی قازانجە بۆ هاوڵاتی و قازانجە بۆ دامەزراوەی تەندروستی و متمانەیەکی زیاتری پێ ئەبەخشێ هەم لە ناوخۆ هەم لە نێوەندە جیهانیەکان. ئەوە زۆر گرنگە. من ئەتوانم دڵنیا بکەمەوانێ کە تا ئێستا هیچ حاڵەتێکی تۆمارکراو لە هەرێمی کوردستانە نییە